بنەرکەکانی حکوومەت ئەبێ ئەوە بێکە جارێکی تر نەیەڵێ دووبارە بێتەوە نایەڵێکە مافەکانی کورد بخورێ و جارێکی تر ئەم شتانە لەبەسەر کووردا بێتەوە و زەختێکی زۆر بخاتە سەر تورکیا کەشتی وا دووبارە نەکەنەوە. ئەکید واز لەو خەڵکە بێنن بێڵن بە ئیسراحەت بژین ئەو خەڵکە هیچ گوناحێکی نییە کە ئەوە هێرشەکە نەسەریان ببێ گوناح ببێتەوەن. ئەم هێرشە نوێی تورکیا دوای ئەوە دێت لە هەفتەی ڕابردوودا بە شێوەیەکی کتوپڕ ئاسمانی وڵاتەکەی بەڕووی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیدا داخست. بەڕێزان، لە چەند ساڵی ڕابردوودا و تا ئەو ساتەی دەستدرێژی کرایە سەر فڕۆکەخانەی مەدەنی نێودەوڵەتی لە سلێمانی هەمومان بەردەوام شاهیدی دەستدرێژی و تاوانەکانی سوپای تورکیا بووین لە ناوچەکەدا. بەو هۆیەشە چەندین کەس لە خەڵکی مەدەنی و گونشینان کراونەتە ئامانج و قوربانیەکی زۆری لێکەوتووەتەوە. ئێمە وەک خەڵکی سلێمانی دەپرسین ئەم دژایەتی و تاوانکاریە لە پای چی؟ لە کاتێکدا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە پێی هەموو دابوونەریتێکی ئاینی هەر جۆرە خوێنڕشتن و توندتیژیەک حرام کراوە. حەقی خۆمانە بپرسین تورکیا بۆ بەردەوام پێداگری لە گیانی دوژمنکاری دەکاتەوە. دژی خەڵکی کوردستان بۆ بەردەوام لە هەوڵی شێواندن و دروستکردنی نائارامیە لە باشووری کوردستان و بە هەمان شێوەش بە بەهانەی نالۆژیکی بێڕەحمانە هێرش دەکاتە سەر ڕۆژئاوا و خەڵکی سیڤیلی ئەوێن دەرێژ دەکاتە ئامان. وڵا پەیامان بۆ خۆپشاندانەکانەوەی ئێمە ئەڵێن کوردستانیە کوردستانی گەورە کە وەختی خۆی بە شەقی داگیرکەران کراوە بە چوار بەشەوە باکوور و باشوور و ڕەشەڵات و ڕۆژئاوا. ئێمە هەر قەترە خوێنێ لە کوردێکی ڕۆژئاوا لە پەنجەی دەستی بێ ئەو قەترە خوێنە و ئەزانین لە بەشەکانی تری کوردستان هاتووە. خاز لە شاری سلێمانی و قەترە خوێنە لە دەستمان بۆتەوە. ئێمە هەتا پێمان کرێ پشگیری کوردانی ڕۆژئاوین تا سەرێسقان. گەورەترین چەک ئێمە لە وەرانوەرە دژمن لە وەرانوەر داگیرکاری گەورەترین چەک ئێمە لە وەرانوەرە فاشیزم یەکەتیمانە. ئەگەر ئێمە بتوانین یەکەتی خۆمان بپارێزیم، چ ئێوە لە سلێمانی، چ ئێمە لە کرماشان، چ ئەو نیشتمانیە لە کوبانیە لە ئامات، توانیم شکست و دژمنوەر بێمن، توانیم داگیرکاری شکستە پێ بێم و بخەیمە دووە. یەکەتی گەورەترین چەکێکە کە ئێمە توانیم داشتی بنێ. هەو جوورە کە زانین ئەردوغان و دڕندەی خۆیان نیشان دەیت لە وەرانوەرە چەو دژمنوەلوە، لە وەرانوەرە چەو دووسالوە، لە وەرانوەرە چەوە تەمامە دنیاوە هێرشکەیە سەرگەلەکەمان هەمڵەکەیە سەرگەلەکەمان لە لێمان کوشێت. ئێمە تەنیا وەی شێوە توانیم ئی هێرش و داگیرکاریە ئی دژمنایەتی ئەردوغانە بشکنیم و هەتا جاشایەتیش لە ناو خۆمان نەیلیم ئەو جێژورە سەکەیژۆ یەکەتی خۆمان بپارێزیم. دەوڵەتی تورکیا بە تایبەتی حکوومەتیە کە مەهەپا بە قۆناغێکی زۆر هەستیاردا تێدەپەڕن و ڕۆژەوێکی گرنگ لە تورکیا هەیە و پێشهاتی نوێ بەڕێوەیە. بێگومان پرۆسی هەڵبژاردن لە تورکیا لە ڕێگایە و تورکیا لە بەردەم ئاڵانگاریەکی گەورەدایە. بۆ ئەوەش ئەردۆغان چنگی لە دەسەڵات گیر کردووە بۆ ئەوی کورسیەکەی نەدۆڕێنێ، دەیەوێت دنەی هەستی ناسیۆنالیستی تورکەنەتەوە پەرستەکاندا، بۆیە دەیەوێت لە دەرەوە کۆمەڵێک چالاکی بکە بە تایبەتی بەرامبەر بە گەلی ئێمە. بۆیە هێرشەکانی چڕ کردوتەوە و هەوڵی ئەوە دەدا کە هێرش بکاتە سەرگەلی ئێمە لە هەر شوێنێک، بە تایبەتیش دەیەوێت لە پەیوەندیەکانی گەلی ئێمە بدا. ئەو هێرشانەی دواییشی بۆ سەر مەتاڕی سلێمانی لە ڕاستیدا هێرشکردن و تەجاوزکردنە بۆ سەرسەروەری خاکی عێراق و سیادەی عێراقی شکاندووە. مەتاڕی سلێمانی شوێنێکی مەدەنیە، خەڵکی سڤیل لێەوە گەشت دەکا بەرەو وڵاتان، بۆیە ئەمە جێگای قبوڵ نییە.